باق كو علي ها باق قربان بو او زوري عزيز يا ربي دست فوز كو خاره باش بو والله بس باخذ ميلان بس باخذ باق قربان باق قربان دم شيف ميلان رقيب باص جان ميلان باس بەیانیتان باش ساڵی نوێتان پیرۆز بی لام وڵایەتیەوە لە دنیا واوە دەرین ئەوڕۆ لەگەڵ جەماعەتمان لە مەزرعینە ئارە وەڵاش کاکە داناشمان لە بەرامبەریە باش کاکە دانایە و کارزانەوە سومبا بە قوربانە کاکا مۆلوستش لە بەناکەی بابم دێڵە دەی با پیرەکە ئێستا خواردنیشمان لۆ دێ لا چێشتخانەی کوردەواری خات و بەهاری داوای خواردنمان کردێ گوتمان کابینی یەک مانزەرە دەربمان و بینە ئەرێ وەڵڵا برسیمانە بەرێ سعات چەند؟ سێ دۆرمە برای کاک دانا چ تێل و ساری نوێی هیوادارم ساڵێکی ئاقربی پڕخێر و بەرەکەت بی ساڵێک بی بە ئاواتەکانی دڵمان بگەین ئێشاڵا ساڵێک بی هەموو ئەو برادرانەوەکو 2020 هەر لەگەیەک ببیندرێن هەر پێکەوە بین بەرەو سەرتر بڕۆین تاو لە ئێستافەکە گەورەتر بکەین و ئینشاءڵڵا دەبمە باشترین کۆمیدیکاری ساڵش شتیان بەخەبن ئێشاڵا ماما نیگای دەکە یاکام لێە قوربان دەوم ماما ئۆی ئۆی ئەوڕۆ چێشتخانەی بەهار ئەها ئەلام بزانە کفتەی ڕەواندزیان بژێ ئەها ئەوە پێ ناکەنی